سڵاوتان لەبێت خوێندنی ئۆنلاین لە سەردەمی کۆڕۆنا بەکارهێنەرانی ئەنتەرنێتی لە هەرێمی کوردستان چەند بارەکردن بێگومان ئەوەش پێویستی بەوە هەبوو کە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن چ لە ڕووی نرخ چ لە ڕووی خێرایی و گەیشتن بە سەرجەم شوێن و ناوچەکان لەگەڵ کۆمپانیەکانی ئەنتەرنێت بکەونە گفتوگۆی جدیەوە دەرەنجامی ئەو گفتوگویانە بە چی گەیشتن و چی بوون لێکەوتەکانی چین هەوڵ دەدەم لەو بەرنامەیەدا جگە لەوەی کە بەشێک لەو وەڵامانم دەستکەوێت لەسەر چاکسازی و هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستانیش قسە بکەین ئەمیش بە میوانداری بەڕێز ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە گەیاندن کە هیوادارم لە بەشێک لە کارەکانی وەزارەتەکە و لە ڕێگەی داتا و ژمارەوە باس لە خزمەتگوزاریەکانی ئەنتەرنێت و کۆنتڕۆڵ یان کۆنتڕۆڵکردن و سەرپەرشتیکردنی ئامرازەکانی گواستنەوەی گشتی بگەین کاکانۆ جەنابی وەزیر بەخێربێ زۆر سپاسی بەڕێستان دەکەم هیوادارم سەرکەوتوو بن جەنابەت و هاوکاران لە کوردستان 24 و هەمیشە لە کارەکانی خۆتان بتوانن کارێکی واقعانە بکەن لە بۆ گەیاندنی زانیاریەکان بە هەوڵاتیان و هەروەها گەیاندنی داواکاریەکانی هەوڵاتیان وەکو پردێک بۆ حکوومەت و بۆ جێگای بەوهیوان کاک ئانۆ بێگومان کۆڕۆنا ڤایرۆس یەکێک لەو کێشانێک کە لەگەڵ خۆی هێنا داخستنی قوتابخانەکان و بە شێوەیەکی گشتی و داخستنی ژیان بوو لە هەرێمی کوردستان و ناوچەکە بە زانکۆ و پەیمانگە و شوێنەکانی تریش حکوومەت هێرێمی کوردستان لە ناچاری هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە ئیشان لەسەرەوە کرد کە لە ڕێگەی ئۆنلاین بێت ئەم ئۆنلاینە بۆ هەرێمی کوردستان شتێکی نوێ بوو چونکە لە بەرامبەردا ئەنتەرنێت خەڵک زۆر بەکاری نەدەهێنێ یانش لە هەموو ماڵەکان نەبوو بۆ ئەوەش ڕێژەی بەکاربەرانی ئەنتەرنێت ڕوو لە زیاد بوون بوو ئێوە پلانتان بۆ ئەوە دانابوو کە ڕێژەی یان نرخی ئەنتەرنێت دابەزێت لە بەرامبەردا خێراییەکەی زیاد بێت و بشی گەینە هەموو شوێنەکان بۆ چیتان کردو لە ئەم ساڵ وەکو کابینەی نوێی حکوومەت هێرێمی کوردستان چۆن دەستان خستە ناو بواری ئەنتەرنێت کۆمپانیاکان لەگەڵ دەستپێکردنی خزمەتکردنمان لە وەزارەتی گواستنەوە گەیاندن دەستمان پێکرد بە دامەزراندنی هۆتلاین هێڵێکی گەرم لە بۆ ئەوەی کە هاوڵاتیان پەیوەندی بکەم بە ئۆفیسی وەزیر و بە دیوانی وەزارەت و بتوانن تێبگەین لە کێشەکانیان کە دوای 6 مانگ لە دامەزراندنی ئەم هۆتلاینە ئەم کێشان هەموو پۆلین کرانەوە زانیمان کە دەبێت ئێمە کۆمپانیەکان ئاراستایان بکەین بەرەو دوو ئامانجیەک کەمکردنی نرخی ئەنتەرنێت کارتی ئەنتەرنێت و هەروەها زیادکردنی خێراییەکەی چۆنیش ئەوەش لە ڕێک چارەسەرکردنی چەند جۆرە کێشەیەک لەبەرەوە هەر کێشەی هەر شوێنێکی جوغرافی کێشەی هەر هەندێک زار تەکنیکی هەندێک زار جوغرافی هەندێک زار کێشەی کێبڵاوە هەتا دوایە کە ئێمە دەستمان پێکرد بە دانانی هۆتلاین و 6 مانگ دوای ئەوە دراسەکردن نووسراومان نرد لە بۆ گشت کۆمپانیاکان ئەم نووسراوە دوای ئەم نووسراوە بە مانگێک چەند ڕۆژێک دەستمان پێکرد بە کەرەنتینکردنی یان بە هەڵمەتی کەرەنتینکردن لەبەر کێشەی کۆڤید-19 یاخود ڤایرۆسی کۆڕۆنا وەک بەڕێستان ئاگادارن بابەتی کەرەنتین بابەتێکی زۆر گرنگ بوو و کوردستان توانی سەرکەوتنێکی زۆر گەورە بینی لە بابەتی کەرەنتینکردن بەڵاو نەبوون بەڵام لەگەڵ ئەوەش هەوڵاتیان بەڵام داخوازەکانی ئەنتەرنێتیش زیادی کرد لە سەرتاسەری دنیا لە سەرتاسەری دنیا و ئەوە راپۆرتەکان موجودە دەتوانن لەسەر ئەنتەرنێت تەماشا بکەن لە سەرتاسەری دنیا حتا شەبکاتی نێودەوڵەتی زۆر ڕکێڤیەکییان لەسەر هەبوو لەبەرەوە خەڵک لە ماڵەوە خەڵک لە ماڵەوەیە تەنها پەنجەرەی بەرەو دەرێ ئەنتەرنێت ئەنجا چ لە ڕووی چوەکو تەرفیه کارکردن چوەکو خوێندن ئەمە کە دەستمان پێکرد و بە سوپاسەوە زۆربەی زۆری کۆمپانیاکان ڕنگدانەوەیکی باشیان هەبوو بەڵام طبعاً لەگەڵ ڕێزگرتن لە بۆ حەجمی کۆمپانیاکە قوارەی چەند گەورەیە و چەند توانی یارمەتی هەوڵاتیان بداتن و بەجێی وەزارەت بکاتن و هەروەها چنەوە پاکجێک پێشکەشیان کرد بە شێوەیەکی تێکرای کۆمپانیەکان بە شێوەیەکی تێکرای کۆمپانیەکان هەندێکیان بەڕێژێکی بەڵێ هەندێکیان خێراییان زیاد کرد و نرخەکەیان کەم کردەوە هەندێکیان ئۆفەری فریاندا هەندێکیان لە بۆ قوتابیان بابرێن بە فریان کرد بەبێ بەرامبەر و 65% تەختیەی کوردستان کە لەلایەن چەند کۆمپانیایەک دەکرێت بەبێ ئەوەی ناو بهێنین توانیان 20% نرخەکان کەمتر بکەنەوە و خێراییشی زیاد کە ئەمە یەکەمین جارە
ئەم بابەتە دوای ئەو هەموو هەندە ساڵە وەکو دەستکەوتێکی کابینەی نوێیەم دادەنرێ کە توانیمان لە 65% جوغرافیای کوردستان نرخی ئەنتەرنێت 20% کەمتر بکرێ 20 تا 25% کەمتر بکرێ و هەروها خێرایەکەی زیاد کاکانەوە یەکێک لەو پێناسانەی کە دەدرێتە پاڵ کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چاوتیژەتی بەڵام زۆر جار دەگوترێت خەڵکانێک یان کۆمپانیایەک چاوتیژەتی ینی دیقێتێکی باش و چارەسەرکردن و بەدواداچوون زۆر جار دەگوترێت کە خەڵکیانێک پێیان وایە کە هەندێک کۆمپانیا ئەو نرخانەی یان ئەو ڕێکلامانێک کە لە پشتەوەی کارتەکانی ئەنتەرنێت دایان ناوە ئەمە نییە کە لە ڕاستیدا دەیدەن بە خەڵک چاوتیژی ئێوە بۆ ئەمە چۆن ئێمە بەدووادا چوونێکی بەردەوامان هەیە یەک لە ڕێ ئەو هۆتلاینە لەبەرەوە کە هاوڵاتیان ئەو لەو ڕقم مۆبایلە کە دیاریمان کردەوە هەیە لەسەر ماڵپەڕی وەزارەت کە هاوڵاتیان پەیوەندی پێ دەکەن بە نامە ئینجە ڤایبەرە واتساپە ئسMSە هەتا دوایە ئێمە کێشەی ئەنتەرنێت بۆ چەندین بوار دەڕوە یەکێک لەوانە کە کێشە سەرەکیەکانی خۆمانە ئەوەیە کە دانانی بورجە برەوە برج تا چەند حدێک تحمل دەکات بگومان پرسیارم لەسەر بورجەکان ئەمە یەک دوو ئێمە یەک بە یەکی کێشەکان کە بۆمە دێ بە پێی تەوان لەگەڵ هاوڵاتیان ئێمە ئەوە داوایان لێ دەکەین کە شوێنی جوگرافیمان بۆ دەستنیشانکەن و چ جۆرە ئەنتەرنێتێک بەکاردەینن چ جۆرە ئامێرێک بەکاردەینن مۆدلەکەی چیە جاربار داوایان لێ دەکەین کە ڕسمی بگیرێ ئێمە ئەوانە وەردەگرین وا دەگەینین بە کۆمپانیەکان چارەسەر دەکەن و دوای ڕەتفعلەکەش دەگەڕێتەوە بۆ ئێمە ئەمە کارێکی بەردەوام کە بیوە سکاڵا بکات چۆن دیکە شخصێک ئەگەر بێوە سکاڵا بکە دوو ڕێ هەیە یەک پەیوەندیکردن بە هۆتلاینی وەزارەت کە ئەمە ئەو شکەکۆیەکەی وەردەگریت وە دەدەینە چۆن پەیوەندی بک بە هۆتلاینەکە ژمارە موبایلە یعنی لە ئەوە پێش چەند لە بدایەتی لە نهایەتی ساڵی 2019 ئێمە ئەعلانمان کردیتەوە ڕقمێکی موبایلە 476 ینی هەر هاوڵاتیەک بیوێت سکاڵای هەبێت پەیوەندی دەکات بە 050 476 کە لە ژێرەوەی شاشەکانتان دەنووسێت 16 بەڵام ئەوە پەیوەندی پێ دەکا نامەی بۆ دەنووسی بە نامە یاخود ڕسمی ئامێرەکەی دەگری ئەگەر کێشەکە بەڵێ ئەگەر کێشەکە لە ئامێرەکەیە ئەگەر کێشەکە لە تاوەرەکەی پێمان دەرێ مووقعی خۆی لە چۆن دەرە بزەبت لە چی هەنگەڕەکە هەتا بتوانین ئێمە قسە لەگەڵ شەریکە ئەنتەرنێت بکەین یاخود هەر کاتێک هاوڵاتیانی بەڕێز بێنە دیوانی وەزارەت لە بەرەوبەراتی گشتی گەیاندن یاخود لە بەرەبەراتی گەیاندەکان دەتوانن سکاڵای خۆیان بنووسن و دەگاتە وەزارەت و کاری لەسەر باش ئێمە زیاتر ئەمەوێت قسە لەسەر کۆمپانیەکانی ئەنتەرنێت و گەیاندن بە شێوەیەکی گشترات لەسەر مۆبایلیش پرسیارم پێ بەڵام با پێکەوە راپۆرتێکی بنکۆلکاری ببینین لەسەر ئەو بابەتە قسەی زیاترەکەین فەرموو بەرەو ئینتەرنێتێکی هەرزانتر و خێراتر لەسەر ڕۆشنایی بەرنامەی کاری کابینەی نوێم و پاسپاردەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە دروشم و ئاراستەکرا دوای تێپەڕبوونی 6 مانگ لەسەر ڕاگەاندنی هۆتلاین هێڵی گەرم لەلایەن وەزارەتی گواستنەوە گەیاندن کە تایبەت بوو باوەرگرتنی تێبینی هاوڵاتیان دەربارەی بارودۆخی ئینتەرنێت لە دوای دیراسەرکردنیی ورد نووسراوێک بۆ گشت کۆمپانیەکانی دابینکردن و دابشکردنی خزمەتگوزاری ئینتەرنێت لەسەر تاستەری هەرێمی کوردستان نێراوە ڕەسەکرا تاکو بە زووترین کات هەر کۆمپانیایەک لای خۆیەوە دەست پێشخەریەک پێشکەش بکا بە وەزارەتی گواستنەوە دەربارەی هەرسانکردنی نرخەکان و خێراکردنی خزمەتگوزاری ئینتەرنێت لە پێناو خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان. لە مانگی 5 ساڵی ڕابردوو وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمپانیەکانی بواری ئینتەرنێت و گەیاندنی ئاگادار کردەوە لەوەی کە پابەند بن بە پێدانی شایستەداراییەکانیان 49 کۆمپانیا ئاگادار کراونەتەوە 21 کۆمپانیا پابەند بوون بەوەی شایستەی دارایی بدەن 3 کۆمپانیا مۆڵەتەکانیان هەڵوەشێنراوەتەوە 11 کۆمپانیا دراون بە دادگا 30 کۆمپانیاش دۆسیەکانیان ئامادە کراوە بۆ ئەوەی ڕەوانەی دادگا بکرێت. لە سەرەتای ئاگادارکردنەوە تاوەکو ئێستا نزیکەی 2 ملیار و 300 ملیۆن دینار دراوە بە وەزارەتی گواستنەوە و کۆمپانیاکان بەشێکیان پابەند بوون.
ئاگداری هەموو کۆمپانیەکانی بواری گەیاندن و ئەنتەرنێت بکەینەوە کەوا پابەندی شایستە داراییەکان بن پێشەوەی بگەینە دادگە لەگەڵیان چونکە هەنگاوی ترمان هەیە لەوانەیە لە داهاتوو ئەو کۆمپانیایانەی کەوا شایستە داراییەکان نادەن و پابەند نابن بڕیاری تکەمان هەبی لەوانەیە هەڵیان وەشێنینەوە. هەروەک بە دۆدەچوون کرا بۆ هەموو کۆمپانیانی کە تۆمار بوون ئایا لە کاردان یان لە کارانین و وەستاون ئەویش لە پێناو خۆرەخنەکردنی لەرەکان و گەڕانەوە بۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن هەروەک هەماهەنگی پێویست کراوە بۆ ئەوەی تاوەڕەکانی کۆمپانیەکان زیان بە هاوڵاتیان نەگەێن و ڕێک بخرێنەوە. ئەوەی ڕاستی بێ و هەنگاوانەی کە درا یەکەم بە دوواداچوونی ئەو کۆمپانیانەی کەوا لە ئیشا بوون یان لە ئیشا نەبوون بۆ ئەوەی ئەو لەرانەی کەوا بەکارنهێنراوە تەنها قۆڕق کراوە بگەڕێنەوەنێ بۆ وەزارەت و دووهەمیش ئەو کۆمپانیانەی کە پابند نین بە پێدانی شایستەدارایەکانی حکوومەت تەبعاً بە دوواداچوونیان بۆ کرا ئەوانەی کە قەرزاری حکوومەت بوون ئەو پارانی کە لەلایەن بوو پێیان درایەوانێ ئەوەشی کە نەیدراوەتەوە نەدراوە بە دادگا ئەو لە بەشی یاسا ئامادەیە. لە هەمووی گرنگتر هەوڵدان بۆ نەهێشتنی کێشەی تاوەڕ و دانانی تاوەڕ ئەمەش لە ڕێگەی وەزارەتەوە کتاب کراوە بۆ هەموو بەڕێز پارێزگاکانی ناو هەرێمی کوردستان کە بتوانێت لە ڕێگەی خۆیانەوانێت لە ژنەیەکی دیاری کراودا بندن بە نوێنەرایەتی جەنابی قایم خام و بڵێن وەزارەی ناوخۆ و ژینگە و پۆستە و گاردنەکان بۆ ئەوەی لە کاتی دانانی تاوەرە ئەوان هەڵسن بە بڕیاری کۆتایی و نەهێشتنی کێشەی هاوڵاتیان لە کاتی دانانیە. چەند کۆمپانیایەکی بواری دابینکردنی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان هەن ئێرە ئۆفیسی سەرەکی یەکێک لەو کۆمپانیایانەیە کەوا پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی گواستنەوە بووە بە کەمکردنەوەی نرخی هێڵەکەی بە ڕێژەی لە 125 و بەرزکردنەوەی خێراییەکەی هەر لێرە هەماهەنگی پێویست هەبوو لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی پرۆسی خوێندنی ئۆنلاین بە شێوەیەکی باشتر بەڕێوە ببرێت. یەکەمین کۆمپانیا بوون کە بەدەم داواکاریەکەی وەزارەتی گواستنەوە گەیاندن هاتین هەردوای چەند ڕۆژێک وەڵاماندانەوە و بڕیارماندا لە 120 نرخەکانمان بهێن نەخوارەوە بێ ئەوەی تەئسیر لەسەر کوالێتی بکات کوالێتی وەکو خۆی مایەوە تەنها نرخەکان هات نەخوارەوە ئەمەش بە ئەکیدی وای کرد کە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان سەرڕای ئەو بارودۆخە سەختەی کە هەبوو سوودیان لەم بڕیاری وەزارەت وەرگرت پاڵپشتێکی گەورەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە کە 2020 ساڵێکی زۆر ناخۆش بوو بۆ هەمان ئەتوانم بەخۆش حاڵەوە برم کە ئێستا لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن و پێشتریش ئێمە هەموو کاتێک پابند بووین لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن بەڵام لە ئێستادا تێگەیشتنێک و لێگەیشتنێکی زۆر باشتر هەیە و هیوادارین ئەمە بەردەوام بێت بۆ ئەوی بتوانین بە هەمومان خزمەتێکی بەرچاوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین. وەزارەتی گواستنەوە گەیاندن لەم کابینەیە بە شێوەیەکی جدیتر ئەرکی بەڕێوەبردن و سەرپەرشتیکردنی پەرەپێدانی کارتەکانی بواری گەیاندن بە تەلدار و بێتەل و ئینتەرنێت و ڕێخستنی فرێکوێنسی بۆ ئامڕازەکانی ڕاگەیاندن بە بیسرا و بینرا و دابینکردنی خزمەتگوزاری پۆستا بەڕێوە دەبات. بەڵێ کاک ئانۆ ئەوەی کە جێگای سرنج بووم لێرە تەدوینم کرد یەکێک لەوانە بەشێک لە کۆمپانیاکانی ئەنتەرنێت پابند نابن بە شایستە داراییەکان ئەگەر هاوکارانم یارمەتی دەربن لە پێشاندانی ئەو ئینفۆگرافیکە دەبینین ڕێژەی ئەوانەی کە پابند بوون بە پێدانی شایستە داراییەکان 21 کۆمپانیان بەڵێ لە بەرامبەردا لە بەرامبەردا ئێمە 49 کۆمپانیامان ئاگادار کردەوە لەم کۆمپانیانە 21 کۆمپانیا پابند بوون بە یاسا و بەخۆی چەند کۆمپانیا هەیە لە هەرێمی کوردستان بەخۆی لە کۆمپانیا 57 کۆمپانیا لە کوردستان 21 پابند بوون لە پێدانی شایستە داراییەکان بەتاکید ئێستا حالی حاضر 11 کۆمپانیا کەیسیان لە دادگایە لەبەرەوەی نەهاتن بەدەنگ وەزارەت و تاڕادەیەک معترز بوون لەسەر ئەو تعلیماتە و ئەوان هەر کۆمپانیایەک عەقدی هەیە کۆنتراکتی هەیە ئەم گرێبەستەی کە هەیە لەگەڵ حکوومەت دەبی پێی ئەوە بیتن ملتەزم بی و پابند بی و دەبی بە پێی ڕێنماییەکان و بە پێی یاسا مامەڵە بکاتن ئەوانەی کەوا ناکەن دەدرێنە دادگا و دراینە دادگا سێش کۆمپانیا هەڵۆشایتەوە و دۆسی دیکە ئەم سێ کۆمپانیا تەواو کار ناکەن هەڵۆشاینەوە و ئێمە دەتوانین هێشتا بچینە بەرەو
ئیجرائێکی تونتر ئەوەیە کە بلاکلیست بکات ناتوان ئیش هەر ناتوان ئیشکەن جارێکی دیکە ئێمە لە وەزارەتی گواستنەوە گاندن ڕێزێکی زۆر گەورەمان هەیە بۆ کەرتی تایبەت و ئێمە لەو باوەڕە دایما من یەکێک وەکو کەسێک لەو باوەڕە دایما کە دەبی ئێمە بچین بەرە و کەرتێکی تایبەتی گەورە و بەهێز و حکوومەتێکی بچووک و زۆر چاودێریەکی بەهێز بکاتن لەسەر کەرتی تایبەت بۆ پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان ئێمە بە هیچ شێوەیەک دژی کەرتی تایبەت نین بەڵکو ئێمە ئۆمێدێتکی زۆر گەورەمان هەیە بە کەرتی تایبەت و پێشگیری لێ دەکەین بەڵام لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی ڕێنماییەکان زۆر باش یەکێکی تر لەو بابەتانی کە گرینگە قسەی لەسەر بکەین نرخی یەکەکانی مۆبایل هاوڵاتیان باسی ئەوە دەکەن کە نرخەکان گرانن باز وەکو چۆن ئێوە نرخی یەکەکانی ئەتەرنێتان دابەزان پێویستە نرخی مۆبایلیش دابەزین یانەکانی مۆبایلیش دابەزن لە دەسەڵاتی ئێوەدا کە نرخی یەکانی مۆبایل دابەزین بەڕاستی زۆر گرنگە باسی ئەو بابەتە بکەم لە بەرەوە لە ڕاگەاندن زۆر باسی لێکرا و لە سوۆسیال میدیا دەمەوێت لە خزمەتی هەوڵاتیانی کوردستان بڵێم کەوە کۆمپانیەکانی مۆبایل کە سێ کۆمپانیا لە سەرتاسەری عێراق و کوردستان کۆڕک ئاسیا و زەین هیچ پەیوەندیەکی بە حکوومەتی هەرێمی کوردستانیان نییە وەک کۆنتراکت عقدیان گرێبەستیان لەگەڵ بەغدایە و لە بەغدا دەسەڵاتێکی باڵا و ڕەهای هەیە لەسەر کۆمپانیەکانی مۆبایل کۆمپانیەکانی مۆبایل کە کارتەکە گرانتر کرا 120 گران کردکرا لە ساڵی 2015 ئەم پارەیە نادرێ بە کۆمپانیا یعنی کۆمپانیا بە کەیفی خۆی ئەوە گرانتر نەکردیتەوە ئەوە زەریبەیەکە لەسەر حکومەتی عێراقی لە بۆ داعمی حکومەتی عێراقی لە کاتی شەڕی داعش باش مەفهوم لەگەڵ وەرگرتنی مەسئولیت بەندە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن ئێمە نووسراوێکمان ئاراستەی بەغدا کرد مانجینۆ ساڵی 2019 نووسراوەکەن ئاراستەی حکوومەتی بەغدامان کرد حکوومەتی فدرالی لە بەغدا داوامان کرد هەروەکو گوتمان تەزول المشکلە بزوار الأسباب کێشەکە نامینێ کە هۆیەکەی نامینێ نەماوە ئێستا شەڕی داعش تا ڕادەیەکی زۆر هاتیە دەبی کێشەکە نامینێ و هەروەها نرخی نەوتی زیاد بوویتەوە داوامان کرد کە ئەم ڕێژەی 20% کە هەوڵاتیان دەدەن ڕابگیرێ نەمینێ ئەگەر حکوومەتی بەغدا هەر سوورە لەسەر ئەوەی ئەم ڕێژەیە بمینێ وەکو زەریبە داوامان کرد کە ئەم داهاتێکە وەردەگیرێ لە سنووری هەرێمی کوردستان بدرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان لەو بڕەپارێ و شایستە هیچ یەک دینار یەک فلس نەهاتیتەوە ینی یەکێک لە گوندێکی سەر سنوور پەیوەندی تەلەفۆنی بکات زەریبەی 20% هەیە دەستە خەزینەی بەغدا بەغداش بۆ ئێمەنێت باڵێ نەخی ئەمەوێت قسە لەسەر ئاخیر تەوەری ئەم بەشە بکەین ئەویش پرسی تاوەرەکان زۆر قسەی بەدوای خۆیان ئەمەوێت کۆمنتی تو لەسەر پرسی تەوەرەکان بە کورتی پێم بڵێ ئێمە نووسراوەکمان کردیە لە بۆ ڕێزدار جەنابی وەزیر دکتۆر سامان داوامان لێ کردیە کەوە ئایا ئەم تەوەرانە هیچ زەرەرێکیان لە بۆ هاوڵاتیان هەیە وەزیری تەندروستی بێگومان بەڵێ وەزیری تەندروستی تا ئێستا ئەگەر تەماشای ماڵپەڕی WHOs بکەین ئەم تەوەرانە کە دانراینە ئێستا بەو شێوەیە کە لە کوردستان هەیە کە بە شێوەیەکی علمی دانراون هەموو کۆمپانی دەوڵەتیە دێن بەو تعلیماتی کە هەیە بەو ڕێنمایەکە هەیە ئەو برجانە دانراون بەڵام هەندێک کەس هەندێک بەڕێز هەندێک کارکتەر لەگەڵ هەندێک لایەن لەبەر هەندێک ئەسبابی کەسی توجاری لەگەڵ هەندێک ئەسبابی ئایدۆلۆجی دێن داوا دەکەن هاوڵاتیان قەناعەت پێدێنن کە ئەو برجە لابێن ئەو برجە لابێن ئەو برجە دانانێن هەر برجێکی ئەنتەرنێت تەحملێکی ئەوەی هەیە یعنی محدودی هەیە سنوورداری هەیە کە خەڵک ئێستاش هەموو ئەنتەرنێت بەکاردێنن کە ئەو خەڵکە زۆر بە زیاد و ژمارەیەکی زیاد ئەنتەرنێت بەکاردێنن زەخت دەکەوتە سەر ئەو برجە خێراییەکە کەم دەبتەوە پچر دەبی کۆمپانیا بەخۆی دێ کۆمپانیا بەخۆی دەیەوێ برج دابنێ دێ داواکاری دەدا بەمە ئێمە دەدەینە حکوومەتی مەحەلی دەرێن وەڵڵا هاوڵاتیان ڕازی نییە ئەمن چۆن خزمەتی هاوڵاتیان بکەم چۆن ئەنتەرنێتیان بۆ زیاد کەم ئەگەر برج دانانێ بە کورتی دوور لە ئیشتیهادات ئەم بورجانە کاریگەری خراپ لەسەر خەڵک دروستەکە لەسەر هاوڵاتیان زۆر وەڵامدانەوەی
وەزیری تەندروستی بۆ لەوە وەزیری تەندروستی وەڵامی ئەوە بووە کە ئەوان هیچ بەڵگەیەکی علمیان نییە کە برێ ئەو بورجانە خراپە بۆ تەندروستی هاوڵاتیان و ئەمن زۆر سوپاسی هەر کەسێک دەکەم لە کوردستانی ئازیزمان بێتەوە حکوومەتی بێتەوە لای ئێمە وەکو حکوومەت لە وەزارەتی گواستنەوە گەیاندن بێ ئێمە خزمەتی دەکەین یەک راپۆرتی علمی ڕەسین کە WHO اعترافی پێ بکاتن بیداتە ئێمە کە برێ ئەم بورجانەی لە کوردستان بەکاردەهێنن خراپن لە بۆ تەندروستی خەڵکی سەربازی کوردستان لەبەر من کاتەکەم ڕوو لە تەوابوونە بۆ یەکەتی گواستنەوە و گشتیەکەمە دواتەوەری ئەو بەرنامە سەرەتا داپێکەوە راپۆرتە بین. زۆر جار بەشێک لە وڵاتیان گلەی ئەوەیان هەبووە لەوەی بێجگە لە ژمارەی ئۆتۆمبیلەکان هیچ زانیاریەک نازانن سەبارەت بەو ئۆتۆمبیلانەی جۆری تەکسیکەوە بەکاری دەهێنن بەڵام یەکێک لە هەنگاوەکانی چاکسازی و شارستانیەت کەوا وەزارەتی گواستنەوە و گەیاندن لەم کابینەیە ناوی دانانی شریت و لۆگۆ و زانیاری تەکسیەکان بوو کەوا لە ساڵی 2020دا ئەم پرۆژەیە دەستی پێکرد. ئێمە بەیانیان کە دێنە شەریکە یەکەم ئیشمان لە شەفافکردنی لۆگۆ و شریتەکانە زمانی 3 ساری دەگەرا سپی بوونەوە لێبوونەوە ئەوە هەموو لەسەرمەیە. بەپێی جۆری لۆگۆ و شریتەکانە ئۆتۆمبیلە دیار دەبێت کەوا زۆنی کارکردنی لەکوێیە واتە لە ناو شارەکان کار دەکات یان هێڵەکانی دەرەوەیە بە پەیدانانی زانیاریە کەسیەکان و بوونی کۆدی تایبەتی شۆفێر و ژمارە تەلەفۆنە پێویستیەکانیش لەسەرەوەی هەردوو کوشتنی پێشەوەی ئۆتۆمبیلەکان ئەو دڵنیاییە دەدرێت بە سەرنشین و شۆفێرەکەشکەوە بە هیچ جۆرێک پەنا بۆ کاری نایاسایی نەبرێت. ئەمە ئامادە یعنی لە بۆ ئەو شتەی کە حکوومەت داوای کردمان بە سەرچاو بەڵام ئەوانش دەبێت ئاسانکاری بۆ ئێمە بکەن وەکو دایرەی مرور هەموو لێک شوێن بێتن یعنی ئێمەش خزمەتیان دەکەین و ئەوانش دەبێت چاوەچان لە ساق تەکسیکامی بەڕاستی. بەهۆی کاریگەری ڤایرۆسی کۆرۆناوە پرۆژەکە لە مانگی دەی ساڵی ڕابردوودا جددیتر کاری لەسەرکرا تا ئێستا لە کۆی 35,000 تەکسی شاری هەولێر 5,000 تاکسیان کاری دانانی لۆگۆ و شریت و زانیاریان بۆ کراوە بۆ هەر شۆفێرێکیش 18,000 دیناری لێوەردەگیرێت. بەداخەوە پێشتر زانیاری هیچ لەسەر شوفێرانی تەکسی نەبووە ئێستا هەموو زانیاریەکانیان لە چەند بەڕێوەبەرایەتێکی گرنگی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم دەبێتن هەر کێشەک ڕوو بداتن دەتوانیتن بە زووترین کات ئەو شوفێرە بدۆزرێتەوە ئەگەر سەرپێچیەکی کردیت دەتوانێت ئەو مخالفە و ئەو سەرپێچی لەگەڵ کاردانەوە یاسایی لەگەڵ بکرێت. ئومێد دەکەین کە بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ جەختکەنەوە لەسەر نردنی شوفێران بە بەدەرکردنی بەیانێک ماوەیەک دابدرێت ماوەیەکی دیاریکراو دابدرێت کە هەموو شوفێران پابندن بێن لۆگۆ و کۆدەکانیان لێ بدرێت و بۆ ئەوەی ئێمەش پرۆژەکە تەواو بکەین. ئەوەش لە کاتێکدا لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان ئامێرە زیرەکەکان کە لەسەر شاشا کۆی زانیاریەکانی تێدایە بە نرخیشەوە دیاری دەکرێ و دادەنرێ بەڵام بەهۆی گرانی نرخەوە نەتوانراوە بۆ شۆفێرەکان دابین بکرێت. هەر لەم کابینەیە کار بۆەوە کراوە پرۆژەی سیتی پاسی هەولێر کەوا لە ساڵی 2014ەوە باس لە جێبەجێکردنی دەکرێت کارەکانی تاو ببێت لەگەڵ کۆمپانیایکی ئیتاڵی بە شێوەی PPP واتە هەماهەنگی حکوومەت و کەرتی تایبەت کاری لەسەر دەکرێت. لە وەزارەت سەرخاڵی ئەوەنە کە بە شێوەی وەبەرهێنان یان بە شێوەی PPP بدرێت بە کۆمپانیایە کە ئەم پرۆژەیە جێبێزە خۆتان دەزانن ئێمە لە 2014ەوە دەستمان بەو پرۆژەکەت کە دیزاین کرا بەڵام قەیرانەکانی شەڕی داعش و ئەو قەیرانە ئابوووریانەی کە تووشی هەرێمی کوردستان بوو ئەوە وای کردووە کە پرۆژەکە تۆزێک دواکەوت. دەچینە فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر لێرە لە چوارچێوی کاری کابینی چاکسازی و خزمەتکردنی زیاتری خەڵک هەندێک کار کراون کەوا لە پێشتر هاوشێوەی نەبووە هەر لە کەمکردنەوەی خەرجیەکان و زیاترکردنی داهات و کردنەوەی کارگۆیەکی نوێی پێشکەوتوو. ئەو قەرزارە شایستە دارایەی فڕۆکەخانەیە لە ئەستۆی هێڵە ئاسمانیەکان یاخود کۆمپانیەکانی کە پەیوەندیان بە فڕۆکەخانەوە هەیە دەستمان پێکرد هەنگاوی پاشمان هاویشت سەبارەت بە دووبارە داڕشتن و ڕێخستنەوەی گرێبەستەکانی کۆمپانیەکان لەگەڵ فڕۆکەخانە هەنگاوی زۆر باشمان هاویشت سەبارەت بەو بابەتە بۆ توانیمان چەند گرێبەستێک هەڵوەشێنینەوە کە دوای هەڵوەشانەوەی چەند گرێبەستێک ئەعتیمادمان لەسەر
فەرمانبەران و کەوادری فڕۆکەخانە کرد کە بێت لە زیاتی ئەو کۆمپانیانە کارەکان بکاتن هەنگاوەکی زۆر باشمان هاویش لەو بابەتە و نەزەحەتیشمان لە هینا بۆ ماوەی 3 مانگە کەوادری خۆمان فەرمانبەری حکوومەتی هەرێم کە کوردن گەنجی ئەو وڵاتەنە ئەوان کارەکان بەڕێوە دەبن زۆر بە شێوازێکی پرۆفشنەڵ و ستانداردی نێودەوڵەتی کارەکان جێبەجێ دەکرێتن خەرجێکی زۆرمان کەم کردیتەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و داهاتی فڕۆکەخانە بەرەو زیادبوون دەڕواتن بەڵام لەبەر پەتای کۆڕۆنا هێڵی ئاسمانیەکان و حەڕەکەی میلاحی جەوی لە ئاسماندا بە شێوەیەکی گەشتیار کەم بوویتەوە دوای وەرگرتنی ڕەزامەندی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی کە ڕەزامەندیدا لەسەر دروستکردنی کارگویەکی نێودەوڵەتی بە پێی ستانداردی نێودەوڵەتی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر وە گرێبەستمان لەگەڵ کۆمپانیای دەناتای نێودەوڵەتی کرد کە کارگویەکی نوێ لەسەر ڕوبەری 16500 متر دووجا دروست دەکرێتن کە بە باشترین شێوازی تەکنۆلۆجیا نوێترین تەکنۆلۆجیا لەو کارگویە جێبەجێ دەکرێتن و کۆی پرۆژەکەی 16 مانگ دەخایەنیتن و ئینشاءالله کاتیش کە تەواو بوو بە شێوازێکی فەرمی کارگویەکی دەکەینەوە. دەچینە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لێرە ئەوەی سەرنجی ڕاکێشین بوونی سنتەرێکی گەورەی ڕاهێنان بوو کە ئێستا جێگرەوەی پەیمانگای شارستانی عێراقە تەواوی بەشە هەستیارەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی و سلێمانی چەندین فڕۆکەخانەی دیکەی عێراق بەردەوام مەشقی نوێیان پێدەدرێت لێرە بوونی پەیمانگاکەش خەرجی ناردنە دەرەوەی ستافی کەم کردوێتەوە بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەگەڵ پشتیوانی خۆی بۆ هەنگاوەکانی چاکسازی باس لەوەش دەکا قەیرانە جۆرا و جۆرەکان وای کردووە کەمتر هەنگاوەکانی چاکسازی دەربکەوێت. ئێمە لە فڕۆکەخانەی سلێمانی هەوڵمان داوە بڕگەکانی یاسای چاکسازی جێبەجێ بکەین ئەوەی لە توانای فڕۆکەخانە و ئەگونجێ لەگەڵ ڕەوتی ڕۆژانەی کارکردن لە فڕۆکەخانە ئەو کۆمپانیانی کە لە فڕۆکەخانە کارەکەن چەندین ئۆتۆمبیل و پاسمان هەیە بۆ بەڕێکردنی کاروباری گەشتیاران و هەروەها بۆ کارمەندەکانمان وامان کردووە کە ژمارەی ئەو سیارانە زۆر کەم بکەینەوە و بەهۆی کەمکردنەوەی ژمارە سیارەکان ینی خەرجی سیانە سیارەکان کەمی کردوەوە خەرجی بنزین کەمی کردوەوە خەرجی گاز کەمی کردوێتەوە ئەمە هەر وەکو نمونەیەکی بەسیط وەکو نمونە بۆ ئیشەکانی تر. فڕۆکەخانەی سلێمانی هەر لە سەرتاوە بیری لەوە کردوێتەوە کە ئەو کارمەندانی کە کاتی خۆی دەنەران بۆ دەرەوەی عێراق وایە بەغداد یا لە عێراقیا خەڵکمان دەهێنا کۆرسەکانم پێ بڵێنەوە ئێمە خۆمان بیرمان لەوە کردەوە کەوا سنتەرێکی ڕاهێنان دروستکەین ناو فڕۆکەخانەی سلێمانیە و ئەو سنتەرە پاش ماوەیەک بوو بە پەیمانگای فڕۆکەوانی شارستانی عێراق ئێمە سنتەرێکی ڕاهێنانی کەژناسیشمان کردوێتەوە بە ڕەزامەندی وەزارەتی گواستنەوەی عێراق کە لەو سنتەرەتە کۆرسی کەژناسی فڕۆکەوانی ئەوترێتەوە و چەندین تیممان لەو سنتەرە تەخەروس پێ کردووە. وەزارەتی گواستنەوە و گەیاندن لە پاڵبەڕێوەبردننی سێکتەری گواستنەوە لە هەردوو بواری زەمینی و ئاسمانی ئەرچێکی دیکەیشی هەیە ئەویش خزمەتگوزاری پێشبینیکردنی کەشوهەوا و بوومەلەرزەیە لە ڕێگەی بەڕێوەبەرەتی گشتی بوومەلەرزەزانی هەرێمی کوردستانەوە. کاکانەوە بەو ڕاپۆرتە شتێکم بیرهاتەوە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان یەک لەو بڕیارانەی کە زۆر بەجددیش لەسەرکرا تێکرای فەرمانبەران دەوامی خۆیان بکەن ینی تیتر فەرمانبەرێک لە ماڵی دانەنیشیت و سەرماگان موچەی بۆ بێت یانیش بە شێوێک لە شێوەکان دەوامەکەی دابەشی چەند ڕۆژێک بکات ئەمە یەک لەو گرفتانەی کە دروستی کرد جەنجاڵیەکی یەکجار زۆر لەسەر جادەکان بێگومان بەشێکی پەیوەندی بە خراپی جادۆبانەکانەوە بوو بەڵام بەشێکی تریش پەیوەندی بەوە بوو کە با بڵێن هۆکارێکی گواستنەوەی گشتی نەبوو. ئێمە بالەوە وازح بین ینی بڕیارەکانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی و تێکڕای کابینە و سیاسەتی ئەم کابینەی نوێم ئەوەیە کە ئێمە لەگەڵ مافی هەوڵاتیان بین هەموو شتێکی قانونی ئێمە لەگەڵینە و دەچەسپێنین هەموو شتێکی ناقانونیش حدێکی بۆ دادانێن وازحە کاک مەسرور لەو مەوزوعە وەکو موسە مەجای تێدانە قاتع لەبەر ئەوەی مەوزوعی ئەوەی کە ئێستا تەماشامان کرد یەکەمیشت مەوزوعی تەکسیەکان ڕێکخرا ئەو مەسەن تەکسی هەولێر لە هەولێر ئیش دەکات تەکسی لە سلێمانی ئیش دەکات تەکسی خارجی دوهۆک لە دۆک دەکات خارجی ئیشی خۆی دەکەناتە ناو شار باش ئەمە یەک دوو سایقی تەکسی ئینسانی زۆر بەڕێزن و ڕزقێکی حەلال دەدەن بە عیلەکانی خۆیان بەڵام چەند بێت چەقەڵ نابی ڕاست هەندێک کەس هەن تەسیریان ڕکیفەیەکی خراپیان هەیە لەسەر
گشت سایق تەکسیەکان لا هەندێک هەڵسوکەوتی ناشیرین لەبەر ئەوەی لەگەڵ لۆگۆدانانی تەکسی و جیاوازکردنیان دەستمان پێکرد بە کارتی زانیاری کارتی زانیاری لە پشت هەموو کشتێک لە پێشەوەش ئەم کارتی زانیاری ئەوە یەکەمین شت ئەو سایق تەکسیە دەناسرێت چێ خوانەکە سبەی دو سبەی کارێکی خراپی کرد دەزانی چێ ناوی لەکنتە دوو شتێکت بەجێهێش لەو تەکسیە دەزانی چێ ئەمە یەک دوو هەر سایق تەکسیەک پێش ئەوەی کارتی زانیاری بۆ دەربچی دەبی بستە ئەدلەی جنایی لە ئەدلەی جنایی هەر تاوانێکی پێشووی هەبێت الجرائم المخلة بالشرف ئەمە بۆی نییە ببتە سایق تەکسی تاوانەکە دیاری کراوە تاوانەکات تاوانی سیاقەتێ ئەمە زۆر فەرقی هەیە ئەمە مەسەن تاوانی هەندێک تاوانی بابرێن دوور لە ئەخلاقی گشتی بۆی نییە ببتە سایق تەکسی ئەمە یەک دوو بەنسبەت گواستنەوەی گشتی پرۆژێک هەبوو کە پێشتر لەبەر وەزعی داعش کاریان لەسەر نەکردبوو ئێستا ئەمە ئەو پرۆژەمان هینا بەڵام بە پرۆژەیەکی واقعیانە ئیشی لەسەر دەکەین لەگەڵ واقعی کوردستان بگونجێتن وەکاری لەسەر دەکەین و بە شێوەیەکی PPP ئێمە جێبەجێ دەکەین لەگەڵ مستەسمر بەر لەوەی کە من تەبەن پرۆژەی سیتی پاس وەڵامەکەم دەست نەکەوت لەسەر مەسلەی ئەو جەنجاڵی سیتی پاسە کە ئەوەیە کە سیتی پاس ئیش بکاتن ئەو پرۆژەیە دەست پێ بکەین بە پایلت پرۆژێکتێک لە هەولێر دواتر لە شار و شارچەکانی دیکەی کوردستان ئەم سیتی پاسە سیستمێکە پاسە لە کاتی خۆی دەردەچی لە کاتی خۆی دەگاتە شوێنی خۆی کەواتە کە ئەم سیستمە ئەم پرۆژە جێبەجێ بکرێ هاوڵاتیانی بەڕێز بە تایبەت دوو چینە یەک فەرمانبەر دوو قوتابی دەتوانیت لە باتی ئەوەی کە سیارەی خۆی بەکاربیینی سیارەی کەسی خۆی بەکاربیینی لە بە ئەوەی بستە کار و بگەڕێتەوە ئەوەکەواری جێبەجێکردن حالی حەزر لە قۆناغەکانی کۆتایی دیراستکردنە و لەبەر ئەم بارودۆخی ئێستا طبعاً کۆڕۆنا ئەوانە هەندێک ئێمە تاخیر بووین ئەگەرنا ئێمە لە مەرحەلەی دادێ لەم ساڵەدا ئینشاءالله 2021 دەست پێ دەکەین و دەدەینە شەریکەی مستەسمر ئەوانەی کە دێن پێشکەشی پرۆپۆزەلەکانی خۆیان دەکەن و دوای وەرگرتنی ڕەزامەندی لە ئەنجومەنی وەزیران دەست پێ دەکەین بە تەطبیقکردن لەسەر تەکسیەکان جارێککە دەوەستنەوە جیاوازی لە نرخ بۆ نمونە تەکسیەک لە گەڕێکێک بۆ گەڕێکێشتر ڕێژێک لە پارە وەردەگرێت بۆ نمونە 2000 نار وەردەگرێت بەڵام تەکسیەکی تر سێ وەردەگرێت یەکتر چوار وەردەگرێت یەکە دەڵێ لێگەرە بە عیدی من بێت مەسەلا ئەمە لە دنیادا خۆت ئەزانی گێچێک هەیە بە پێی ئەم گێجت مامەڵی لەگەڵەکرێت بۆ بیرتانەوە نەکردوتەوە کە ئەم گێچە یان چی دەکەن بۆی ئەم گێچە ناو هەم ئۆتۆمبیلەکە حالی حاضر مەسلەی تەکسی مەسلەیەکی ئۆپن مارکتە بازاری کراوەیە یعنی تەکسی ڕادەگری پێدەرێ مەسەلەن لە عنکاوە دەسمە بازار دەسمە قەڵاتێ تەکسیێک ڕادەگری دەرێکا کە بەچەند دەرێ بە 2000 یان بە 3000 تو ڕازی نی تەکسیەکی دیکە بە ئەوە بەڕێ دەکەی تەکسیەکی دیکە دێ مشینە بە 2000 بتگەینیتە هەولێرێ قەراتێ دەچێت قەراتێ لەگەرەوی ئەمە ینی هاوڵاتی ئازادە ئەو تەکسیەنەوەی تەکسیەکی دیکە بەڵام ئەوەی بە سیستەم ئەوەیە کە ئێمە عەدادی دابنێن عەداد دانان لەو قۆناغی ئێستادا هەندێک تەسیری هەیە لەسەر سایقی تەکسی کە بە خۆیان ئینسانی تاڕادەیەک مەدخولیان محدودە بەڵام ئەگەر تاڕادەیەک وەزعی هەرێم بەر لە ڕووی ئابووری باشتر ببیتن بەجددی بیر دەکەین بەوەی کە بیرتان لێکردوتەوە بەڵێ چەند پرۆپۆزەلێک هاتیە بگورە چەند پرۆپۆزەلێک هاتیە لە چەند شەریکەیە کە ئەوان عەداد بکەن لە بۆ گشت تەکسیەکانی کوردستان بەڵام لەبەر بارودۆخی ئێستای ئابووری کوردستان ئێمە دەستمان بۆ نەبردیە بەڵام ئەگەر بارودۆخی ئابووری لە دوای کۆڕۆنا کە ئێمە ئینشاءالله گەیشتینە نهایەتیتی باشتر بیتن ئێمە هەروەها بیرکردنوویەکی جددی لەوە دەکەین کە یەک بابەتی تەکسی ڕێک بخەین ستی پاس جێبەجێ بکەین و هەروەها بواری بابرێن ئەوانەی کە بارهەرگر لەسەر سنوورەکان یاخود سیاراتی حمل ئەوانش بە شێوەیەکی مۆدرن ڕێک بخەین ئەوانەی لە نێوان شارەکانچی بۆ ئەوە بێگومان ئەوە مازانی وەکە ئێستا هێڵی ئاسمین دروست دەکرێت لە ئەجێندای حکوومەتدایە کە لە نێوان شارەکان پێکەوە بەستێتەوە بەڵام بۆ چ مژدەیەکتان پێی ئیسدەستان بەوە کردووە کە لە نێوان شارەکان دووری نێوان شارەکانیش و کۆنتترۆلکەن لە ڕووی دانانی باڵین کردی گواستنەوەی گشتی ئەو کرد سیتی باس وەکو مەشروع سیتی باس کە دواتر ئەوەی کە پایلۆت پرۆژەکتەکەی دەکرێەوە ئینشاءالله طبعاً نەزاحەت دەینی لە ناو شارەکان خۆناغی دوایوی لە نێوان شارەکان
من لەبەرەوەی کاتم تەواو دەبێت بەڵام پرسیارێکی زۆر گرنگ هەیە موێت بیکەمە دواتەوەرە ئەویشیان بەستنەوەی پۆستی کوردستانە بە پۆستە جیهانیەکان لە کوردستانێک لەو کێشانێکە ئەمە هەمانە مەسلەی ئەوەیە کە ناتوانین پۆست مامەڵی لەگەڵ بکەین بۆ ئەوچتان کرد ئێمە کەوادری زۆر باشمان هەیە لە پۆستە و کارێکی باش دەکەم بەڵام کەرتی پۆستە بۆ ماوەیەکی دوور و درێژ پشتگوێ خۆراب پۆستە یەکێکە لە گرنگترین سێکتەرەکانی حکوومەت و دەوڵەت لەبەر ئەوەی دوای دراسەیەکی دوور و درێژ ئێستا حکوومەت بە هەماهەنگی بە شێوەی PPP لەگەڵ کۆمپانیای زۆر گەولەی ئیقلیمی و نێودەوڵەتی گەیشتینە تەفاهمێکی زۆر باش تا ئێستا نەگەیشتنە قۆناغی تەوقیعکردنی گرێبەست بەڵام دەگەیشتن تەفاهمێکی زۆر باش کە وەی لێ دەکا کەرتی پۆستە ببێتە یەکێک لە حیوترین کەرتەکانی حکوومەت و دەوڵەت و پۆستەی کوردستان دەباتە ئاستی پۆستەی دووەلی خەلیج و دووەلی ئۆڕۆپی بۆ هیواین بەڕێز ئانوە جەوهەر وەزیری گواستنەوە گەیاندن زۆر سپاس کاتم گرتن زۆر سپاس کە وەڵامی بەشێک لە پرسیارەکانم زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد و بەختەوە